کە سوورەتی مەریەمە. خوای گەورە و میهرەبان سەرەتا بە چەند پیتێک دەست پێ ئەکات. خوای گەورە خۆی دەزانێت مەبەست بە و پیتانە چییە. دوای پیتەکان خوای گەورە دەفەرمێ ذیکر و ڕەحمەتی ڕەبیکە عەبدەه زەکەریە. واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەم چەند ئاەتە کە باسی دەکەین باسی ڕەحم و میهرەبانی خوای گەورە دەکات بۆ بەندەکەی خۆی کە ناوی زەکەریایە سەلامی خوای لەسەر بێ، کە یەکێکە لە پێغەمبەرەکان سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. بێگومان خوای گەورە و میهرەبان باسی بەندێک لە بەندەکانی خۆی دەکات کە هەڵی بژاردووە کردوێتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە دەفەرمێ کانە زەکەریا و نەجارن. زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەجار بوو، دارتاش بوو. تەماشاکەین پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کەسابەتیان کردووە، ئیشیان کردووە، پێشیان عیب نەبووە. کەسابەت ئیشکردن هیچ عیبەیەکی تیا نییە، چونکە هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شوانیان کردووە، کەسابەتیان کردووە. سەحابە و تابعین بە هەمان شێوە پیاوچاکان کردویانە و بۆی چاویان لە دەستی خەڵکەوە نەبێت. بۆیە کەسابەتی حەڵاڵ فەخر و شانازیە. کەواتە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم لای خەڵکی دارتاشێک بوو، نەجارێک بوو، بەڵام لای خوای پەروەردگار بەندەیەک و پێغەمبەرێک بوو لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. کەواتە نرخی تۆ ئەوە گرنگە لای خوا چی نرخێکت هەیە، نەک لای خەڵکی. لای خەڵکی دارتاشە، نەجارە، لای خوای گەورەش عەبدێک و پێغەمبەرێکی خوایە سەلامی خوای لەسەر بێ. کەواتە بزانە ئەوەی کە گرنگە لای خوا تۆ چ نرخێکت هەیە، چ قیمەتێکت هەیە، چ پلەپایەیەکت هەیە، نەک لای خەڵکی. ئەگەر هەموو خەڵکی بە چاکت بزانێت کە لای بینی خۆت و خوای گەورە خراپ بێ هیچ قیمەتێکی نییە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع سەغیرە دەفەرمێ هەر کەسێ پێی خۆشە بزانێت چی لای خوای پەروەردگار بۆ دانراوە، پلەپایە لای خوای گەورە چۆنە، با بزانێت خوای گەورە لای ئەو کەسە چۆنە. بزانی لە دڵی خۆتا خوای پەروەردگار چەندێکت خۆش دەوێ، چەندێک لێی دەترسی، چەندێک پشتت پێی قایمە، چەندێک خۆشت دەوێ. ئەو کاتە بەپێی ئەو دڵی تۆ چی تێدایە بەرامبەر بە خوای گەورە، خوای گەورەش ئاوای بۆ تۆ. هەتا زیاتر خوای گەورەت خۆش بوێ، خوای گەورە زیاتر تۆی خۆش دەوێ. هەتا زیاتر لە خوای گەورە بترسی، خوای گەورە زیاتر ڕێز لێ دەگرێت. کەواتە ئەگەر پێت خۆشە پلەپایی خۆت لای خوا بزانی، بزانە تۆ چۆنی لە بەرامبەر خوای گەورەدا، لە بەرامبەر فەرمانەکانیدا، لە بەرامبەر ئەو شتانەی کە لێتی قەدەغە کردووە تۆ چۆنی، ئەو کاتە خۆت پێناسەی خۆت دەکەیت. خوای گەورە دەفەرمێ ذیکر ڕەحمەتی ڕەبیکە عەبدەه زەکەریە إذ نادى ربه. ئەی محەممەد صلی الله عليه وسلم باسی بەندەیەک لە بەندەکانی خوا بکەن کە ناوی زەکەریایە سەلامی خوای لەسەر بێ. إذ نادى ربه، عەبدی خوا بوو و لە پەروەردگاری پاڕایەوە. قورئان فێری هەموو شتێکمان دەکات. تەماشاکەین زەکەریا سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، محتاج و پێویستی بە خوای پەروەردگار. نادى ربه، لە پەروەردگاری پاڕایەوە، نەڕۆشت لە کەسێکی تر لە پێغەمبەرێک لە پێغەمبەران بپاڕێتەوە سەلامی خوایان لەسەر بێ. نەیفەرموو ئەی ئیبراهیم فریامکەوە، ئەی موسا فریامکەوە، ئەی فڵان کەس فریامکەوە، ئەی نوح فریامکەوە. داوای یارمەتی لە پێغەمبەران نەکرد سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. إذ نادى ربه، تەنها لە خوای پەروەردگاری خۆی پاڕایەوە. بۆچی؟ لەبەر ئەوە پەروەردگاری خالقێتی، دروستی کردووە، هەموو ژیان و ڕۆح و لاشە و هەموو شتێکی بەدەستی پەروەردگارێتی. کەواتە تۆ بۆچی داوای یارمەتی لە پەروەردگار ناکەیت و لە غەیری خوا دەپاڕیتەوە؟ ئەگەر عەبدی خوای دەبێت داوای یارمەتی تەنها لە خوا بکەی، چونکە ناکری عەبدی خوابی و داوای یارمەتی لە شەخسێ لە دارێ بەردێ بکەی.
پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەمویان لە کاتی خۆشی و ناخۆشیدا تەنها داوای یارمەتیان لە پەروەردگار کردووە. بۆ داوای یارمەتیان لە پێغەمبەران نەکرد سەلامی خوایان لەسەر بێ. تۆ لەوان عاقڵتری، تۆ لەوان باشتری نەخێر، کەواتە تۆش شوێنی ئەوان بکەوە. والله هیچ کەسێک لە مردووەکان لە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، لە سەحابە و لە پیاوچاکان هیچ دەسەڵاتێکیان نییە بۆ تۆ، نە زەرەر لە پێ بگەین نە قازانج، بۆ پشت بەخوا نابەستی. خوایەک هەیە بەدیهێنەری ئەم بوونەوەرەیە. مرۆڤێک بە نەخۆشی مردووە، خەڵکی چێ داوای یارمەتی لێکە، ئەو خۆی بە نەخۆشی مرد، ئەو خۆی کوژرا، تۆ داوای یارمەتی چی لێکەی؟ ئەو فەقیرە ئەبێ دەستی بگرن هەڵسێتە سەر پێ، ئەڕاتە ڕێو دەستی ئەگرن، تۆ چی ئەبێ چی داوای یارمەتیە لەمە بکەی؟ ئەو بەدبەختە خۆی ناتوانێت بە ڕێگادا بڕۆ ئەبێ دەستی بگیرێ و هەڵی سێنن و دوو نەفەر بچێتە بن دەستێەوە و ئەمە شایستەی ئەوەیە داوای یارمەتی لێ بکەی، یا ئەو خوای کە بەدیهێنەری هەموو بوونەوەرە. ئینسانی عاقڵ و تێگەشتوو بێ داوای یارمەتی لە غەیری خوا ناکە، چونکە هەموو ڕۆژێک ئێمە دەڵین ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، خوایە بەس عیبادەت بۆ تۆ دەکەین و تەنها داوای یارمەتی و کۆمەکیش لە تۆ دەکەین. ئەگەر تۆ عیبادەت بۆ غەیری خوا کرد، دوعات کرد و لە غەیری خوا پاڕایتەوە لە قەبرێک، لە شەخصێک، لە پیاو چاکێک، لە پیاو خراپێک، چونکە هەمووی هەیە، ئەوە تۆ بەڕاستی خوات نەپەرستەوە، بەڕاستی داوای یارمەتی لە خوا نەکردەوە، شەریکت بە خوا بڕیار داوە. زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم ناچێت لە کەسێک بپاڕێتەوە وەکو خۆی مەخلووقە، بەڵکو ئیذ نادا ڕەبەه، تەنها لە پەروەردگاری خۆی، لە خالقی خۆی پاڕایەوە. بەڵام زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە مەدحی دەکات بە شتێک، دەفەرمێ ئیذ نادا ڕەبەه نیداء خەفیە. پیاوێکی بەتەمەن سەلامی خوای لەسەر بێت چۆتە ساڵەوە، مناڵی نییە، خوا مناڵی پێ نەدا، بەڵام بێهیوانیە. نادا ڕەبەه نیداء خەفیە، خوای گەورە مەدحی دەکات، دەفەرمێ لە پەروەردگاری پاڕایەوە، بەڵام بە شێوەیەکی نهێنی، لە بەرچاوی خەڵک نا، بە دەنگێکی نزم، بە کزیەکەوە، بەوەی کە داماوێکە و ئەحتیاجی خوایە. نادا ڕەبەه نیداء خەفیە، بە نهێنی کەس گوێی لە دەنگی نەبوو، هیچ مرۆڤێک، تەنها دەنگەکەی خوای گەورە دەیبیست. بۆیە گفتوگۆ مناجاتی لەگەڵ پەروەردگاری خۆیدا دەکرد، لە بەرچاوی خەڵک نەبوو. کەواتە ئەگەر تۆ کاتێک لە خوا دەپاڕیتەوە بە دەنگێکی نزم و کز و داما، بەکەمی مەزانە، دوعاکەت بەکەم مەزانە. ئەو دوعایی کە تۆ دەستەکانت بەرز کردوتەوە یا لە سەجدەدای لە پەروەردگارت دەپاڕیتەوە، بەکەمی مەزانە. مەڵێ من دوعایە دەکەم و دەڕوات، نەخێر، ئەم دەنگە نزمە کە دەنگی زەکەریا بوو سەلامی خوای لەسەر بێ، بە دەنگێکی نزم و کز لە پەروەردگاری خۆی پاڕای و داوای چی لێکرد؟ داوای منداڵێکی لێکرد، پیاوێکی بەتەمەن، پیرە پیاو، بەڵام خاوەنی ئیمان و عەقیدە و بیر و باوەڕێکی بەهێز. کەواتە تەماشاکەین، ئەم دەنگە نزمە، ئەم دوعاکزە، ئەم دوعا نهێنیە کە کردی، دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە، دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە، بەکەمی مەزانە. بەڵێ خوای پەروەردگار دوعاکەی قبول کرد، بۆی خوای گەورە دەفەرمێ ئودعوا ڕەبەکم تەضەڕوعا وەخوفیە، لە پەروەردگارتان بپاڕێنەوە بە کزی، خۆتان وا لێ بکەن کە پێویستان بە پەروەردگارە و بە نهێنی، دەنگتان بەرز مەکەنەوە. کەواتە ئاگاداری خۆت بە، هیچ کاتێک دوعا بەکەم مەزانە، چونکە دوعا زۆر خۆشە. بۆچی؟ دوعا گفتوگۆیەکە، داواکاریەکە لە نێوان خالق و مەخلوقە، لە نێوان کەسێک کە دروست کراوە لەگەڵ ئەو کەسێک کە دروستی کردووە کە خوای پەروەردگارە. دوعاکردن گفتوگۆ و داواکاریەکە لە نێوان دەوڵەمەندێک کە خوای پەروەردگارە و سەخیە لەگەڵ کەسێکی فەقیر و هەژار و بێدەسەڵات. دوعاکردن داواکاریەکە لە نێوان خوایەکی بەدەسەڵات و بەهێز لەگەڵ عەبدێکی لاواز و بێدەسەڵات، کەواتە بەکەمی مەزانە. دوعاکردن گفتوگۆیەکە، داواکاریەکە لە نێوان
خوایەکی گەورە و میهرەبان لەگەڵ عەبدێکی تاوانبار و گوناهبار. دوعا بەکە مەزانە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ دوعای نهێنی ئەو پەڕی زیاتر ئەدەب و ڕەوشتی تێدایە، ئەو پەڕی ڕێزی تێدایە، یعنی پێویست ناکە تۆ هاوار بکەیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئێوە لە کەسێک ناپاڕێنەوە هیچ نەبیستێ و هیچ شتێک نەبیستەیە، ئێوە لە خوایە دەپاڕێنەوە کە هەموو شتێک دەبیستێ. پێویست ناکە هاوارکەن، دەنگتان زۆر بەرزکەنەوە. ئەم دەنگە نزمەی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. بۆیە دەفەرمێ ئەوە ئەدەب و ڕەوشت و ڕێزە کە ئینسان دوعای کرد دەنگی زۆر بەرز نەکاتەوە، چونکە لای پاشاکان و دەسەڵاتدارەکانە نابێت دەنگت زۆر بەرزکەیتەوە. نمونەی بەرزیش بۆ خوایە. کەواتە زەکەریا سەلامی خوای لەسەر بێ دوعایەکی نزم و نهێنی کرد، بەڵام دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە و ئینشەڵا دەبینن باسی دەگەنەکە تەمەن باقی بێ کە خوای گەورە چی پێدەبەخشێت. سەلامی خوای لەسەر بێت. زكريا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي قال ربي إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا. پیاوێکی بەتەمەن پیرەمێردێک سەلامی خوای لەسەر بێ هەموو مووەکانی سەری سپی بووە، ڕیشی سپی بووە، هێزی تیا نەماوە، منداڵی نییە تا ئێستا، خێزانیشی پیرێژنێکە و ئافرەتێکی بە ساڵات چووە. سەیری ئەو ئیمانەکە، سەیری ئەو پشت بەستنەکە بەخوا، سەیری ئەو هیوایەکە کە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەی بۆ بەرامبەر بەخوای گەورە. خۆ ئێستا کەسێک لە ئێمە پیاوێکی بەتەمەن عمری 90 ساڵ 100 ساڵە پیرێژنەکەشی 90 ساڵێکە ئەگەر بڵێ خوایە مناڵم پێ ببەخشە لەوانەیە خەڵک بڵێن پیاوە تێک چووە. نا، تێک نەچووە، هەموو شتە لای خوا ئاسانە، هیچ شتێک نییە لای خوا گران بێت. ئەم پیاوەش سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ یەکەم شتێ دەفەرمێ خوای گیان من ئێسقانەکانم لاواز بووە، ئێسکم لاواز بووە، سەریشم هەمووی سپی بووە، هەمووی سپی بووە. تەماشا دەکەی زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم جار لە دوعاکەدا باسی بێدەسەڵاتی خۆی دەکات، باسی لاوازی خۆی دەکات کە خوایە گیان من لاوازم، ئێسقانم لاواز بووە، تااقەتم نەماوە، ڕیش و سەرم هەمووی سپی بووە. دەیەوێت حاڵی خۆی بۆ خوا شەرحکە و باسی کە لە کاتێکە خوای گەورە عالم و دانا و زانایە، باسی حاڵی خۆی بۆ دەکات. خوای گیان من کەسێکی بەتەمەنم، سەر و ڕیشم هەمووی سپی بووە، ئێسقانم هەمووی لاواز بووە، تااقەتم نەماوە. لە کاتێکە خوای گەورە عالم پێی ئەمە پێڕن هونەری دوعاکردن، فەنی دوعاکردن، بزانی تۆ چیت و بەرامبەرەکەت کە خوای پەروەردگارت چی. خۆت کەسێکی لاواز بەرامبەر بە خوایەکی گەورە و بەدەسەڵات دوعا دەکەی، دەپاڕیتەوە. بۆیە ئەوە زۆر گرنگە ئینسان لە کاتێکە دوعا دەکات بڵێ خوای گیان پێویستم بە تۆیە، من کەسێکی ئاوام، دەسەڵاتم نییە، باسی داماوی خۆت بۆ خوای گەورە بکە. لە کاتێکە خوا عالمە، باسی بێدەسەڵاتی خۆت بکە، باسی ئەوە بکە چەندێ پێویستم بە تۆ ئەی پەروەردگار. ئەمە دوعا بکە، پێش دوعاکان داماوی خۆت باسکە، بەو پەڕی زەلیلیەوە لە خوا بپاڕێرەوە. وەکو زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی لاوازی خۆی دەکا، باسی پیری خۆی دەکا کە ئەو پەڕی لاواز بووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی تەماشا دەکەی زۆر جار دەپاڕایەوە دەگریا، چکە گریانەکەی تۆ بەرامبەر بە خوای پەروەردگار لاوازی تۆ دەسەلمێنێ. خوای گیان من کەسێکی لاواز و بێدەسەڵاتم، تۆ میهرەبانی، تۆ دەوڵەمەندی. یەکێ لە پیاوچاکان ئیمامی مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێ بێ شەوێک دەستنوێژی کرد، دوای نوێژی عیشا دەستی کرد بە گریان، پیاوێکی بەتەمەن و ئەختیار بوو، ئاوا دەستێنا بە ڕیشی خۆیدا دەیفەرموو ئەی پەروەردگار اللهم حرم شەیبەتە مالک على النار. خوای گیان ئەم پیاوە پیرە لە ئاگری دۆزەق ڕزگار کە، خوای گیان پێویستم بە تۆیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوای گیانی یەک چاوتروکاندنێ، یەک چاوتروکاندنێ نەفسی خۆم نەسپێری بە خۆم. ئینسان ئەوەندە لاوازە، کەواتە لە کاتی دوعادا لاوازی خۆت دەربخە. پێغەمبەر
زەکەریا صلی الله عليه وسلم کاتێک کە بۆچی باسی ئێسقانەکانی دەکات نافەرمێت لاشەم لاواز بوو، ئەفەرمێت ئێسقانەکان و ئێسکەکانم لاواز بووە، ضعیف بوونە، بە تەواوەتی ضعیف بوونە ئێسقانەکانم. بۆچی باسی ئەوە دەکات؟ ئێسقان باسەکە، ئێسکەکانی خۆی باس دەکات لەبەر ئەوەی ئێسقان کۆڵەکەی لاشەیە. ئەگەر ئێسقان لە لاشەدا نەمێنێت، لاشە چی تیا دەدەمێنێت؟ ناتوانانی بۆستێت. کە ئینسان ئێسقانەکان و ئێسکەکەی لاواز بوو، ئەوە لاشەشی لاواز دەبێت، چونکە وەکو عامودێک وایە ئەم مزگەوتە بەم دنگانەوە بنە. لاشەی مرۆڤیش خوای گەورە دایناو بۆ ئێسقانانە بنە. ئەگەر ئێسقانەکان نەبێ هەمووی دەبێتە گۆشتە نەرمەیەک و هیچ جوڵە و حەرەکێکی تێدا نامێنێت. بۆیە ئەوش دەفەرمێ خوایە گیان من ئێسقانەکانم لاواز بووە، ئێسکم لاواز بووە، ئەوە جسم ئەولاترە کە لاواز بووە، تاقەتم نەماوە. سبحان الله، زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێسک و ئێسکەکانی ئێسقانەکانی لاواز بوو، گۆشتی لاواز بوو، قووەت و هێزی لاواز بوو، بەڵام دڵی ئیمانی هیواکەی لاواز نەبووە. سبحان الله، پیاوێکی بە تەمەنی ئەختیاری بە ساڵاتچوو داوا دەکات خۆیان مناڵێکم پێ ببەخشە. لە کاتێکە لەو تەمەنەدا مرۆڤ منداڵی نابێ، بەڵام داوای مستەحیل لە خوا بکە. ئەو شتێک کە مستەحیلە لای تۆ نابێ، داوا لە خوا بکە، بێ هیوا مەبە، چونکە هیچ شتێک نییە لای خوا مستەحیل بێ و ناکرێ. ئەو شتە لای مرۆڤەکان، بەڵام لای خوا هەموو شتێ ئاسانە. ئەوەی کە زەکەریا داوای کرد سەلامی خوای لەسەر بێ، شتێکی مستەحیلە، دەکمەنە لای مرۆڤەکان شتی وا نابێت، بەڵام لای خوا شتێکی زۆر ئاسانە. بۆیە دەبینی لاشەی لاواز بووە، ئێسقانی لاواز بووە، سەر و ڕیشی هەمووی سپی بووە، تاقەتی نەماوە، بەڵام دڵەکەی و ئیمانەکەی و هیواکەی و ئەمەلەکەی زۆر بە قووەت و بەهێزە. سەلامی خوای لەسەر بێ. بۆیە دڵی ئیماندار گەنجە، پیر نابێ. دڵی ئیماندار گەنجە و پیر نابێ، لاشە پیرە بێ، بەڵام ئیماندار باوەڕدار دڵەکەی گەنجە. چۆن؟ خوای گەورە میهرەبان سبحان الله قووەتی ئینسانی ئیمانداری، هێزی ئیمانداری لە دڵ و ئیمانەکەی داناوە، لە یەقینەکەی داناوە، لە لاشەی داداناوە. خوای گەورە قووەتی ئینسانی لە چێ داناوە؟ ئینسانی ئیماندار هێزەکەی و بە قووەتیەکەی لە چیدایە؟ هێزی لە ئیمانەکەیدایە، لە دڵەکەیدایە، لە تەقواکەیدایە، لە هیوا و ئومێدەکەیدایە. بەڵام ئەو هێز و قووەتە لە لاشەدا دای نەناوە خوای گەورە. چۆن؟ دەبینین پیاوێکی بە تەمەنی ئەختیار بە ساڵات شەو نوێژ دەکات، ڕۆژووی سونەت دەگرێ، زیکری خوا دەکات، لە کاتێکە ئێسقانی لاواز بووە، لاشەی لاواز بووە، سەر و ڕیشی سپی بووە، بەڵام تەماشا دەکەی گەنجێک ئەو توانایی نییە. لە کاتێکە گەنجەکە گەنجە و ئێسقانی بەهێزە، لاشەی بەهێزە، بەڵام دڵی لاوازە، ئیمانەکەی لاوازە. بۆیە خوای گەورە قووەتی ئینسانی ئیمانداری لە دڵی داداناوە، لە ئیمانەکەی داناوە، نەک لە لاشەیدا. هەرچەندێ بە تەمەنە هەر بە ڕۆژوو دەبێت، هەرچەندێ لاواز بووە هەر بە ڕۆژوو دەبێت. ئەوە قووەتەکەی لە ئیمانەکەی لە دڵی ئینساندا. بۆی ئیمان لاواز بێ خەتەرە، ترسناکە، بەڵام لاشە لاواز بێ احتیاطیە، چونکە هەر لاواز دەبێ. ئەو تاقەتەی کە لە پێش 20 ساڵی 25 ساڵیتە، لە دوای 25 تاقەتت نامێنێ، لە دوای 35 خراپترە بێ، لە دوای 45 خراپتر، لە دوای 55 خراپتر، وردە بەرەو خراپی دەڕۆی. کەواتە گرنگ ئەوە نییە لاشەمان لاواز بێ، بەڵام گرنگ ئەوەی ئیمانمان لاواز دەبێ، دڵمان لاواز نەبێ، دڵمان بەهێز بێ بەرامبەر بە خوای گەورە. کەواتە ئەوە مشکلە نییە لاشەمان لاواز بێ، گرنگ ئەوەی دڵ و ئیمانەکەمان لاواز نەبێت، چونکە دڵ و ئیمانمان لاواز بوو، هەرچەندی لاشەمان بە قووەت بێ قیمەتی نییە. گەنجێک دانیشتووە تا سەعات 1 و 2 شەو مۆبایلی پێ دوور کات نوێژ ناکە، ئەمە ئیمان زەعیفی نییە، ئەمە دڵی لاواز بووە. پیاوێکی بە تەمەنیش خوێنەواری نییە، ناوی خۆی نازانێ، شەو نوێژ دەکات، ڕۆژوو دەگرێ، عیبادەتی خوا دەکات زیاتر. کەواتە بزانە ئەوە گرنگە،
یعنی تەماشا دەکەی تۆ باوکت هەیە، باوکت بە تەمەنە تەماشاگەی شەوان باوکت خەریکی شەو نوێژە، بەڵام تۆ غیرەت نادگرێ شەو نوێژکەی، دەبزانە تۆ دۆڕاوی، دەبزانە تۆ ناتوانی بگەیتە ئاستی ئینسانێکی نەخوێنەواری بە تەمەن، هەرچەندێک قوتت دەبێ هەموو ڕۆژێ ئاوا بڕۆ یاری ئاسم بکە، قیمەتی نییە بەخوا، کە دڵت لاواز بوو ئیمانەکە لاواز بوو چی لە لاشێکەکە کە بەیانی ئەڕزێ لە ژێر خۆڵە. کەواتە زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لاشەی لاواز بوو، ئێسقانی لاواز بوو، بەڵام دڵی زۆر بەهێز بوو، ئیمانی زۆر بەهێز بوو، داوای شتێک دەکات لە خوای پەروەردگار کە منداڵی پێبەخشێ. ئینشاڵڵا دەرزەکانی داهاتووە دەزانین کە خوای گەورە چی پێ دەبەخشێ و چی ڕوو دەدات. ئینشاڵڵا تەمەن باقی بە لە دەرزەکانی داهاتووە ئینشاڵڵا باسی دەکەین. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە ئیمان و تەقوامان زیاد کەی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، ئەم مانگە بکەیتە مای خێر و خۆشی بۆمان، بکەیتە مای کەفارەتی گوناهەکانمان. یا ڕەب العالەمین خوایان ئاخرمان بەخێر بگێڕە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکە، لە شەڕ و دەرد و بەڵا بە دوورمان کە، خوایان بارانی بەڕەحمەتمان بۆ بارێنە. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.